زیاتر لە 90 ماڵ کە خاوەنی ڕەز و باخن لە گەڕەکی کەنەسوورەی سلێمانی دەڵێن بێ ئەوەی قەرەبوو بکرێنەوە زەویەکانیان دەدرێت بە کۆمپانیایەک تا بیکات بە ڕێگا بۆ پرۆژەکەی. دروستکردنی ڕێگاکەش پێویستی بەوەیە سەدان بن درەختی بەری بۆ هەڵبکێشرێت. قوربان مۆڵەتی هەموو شوێنێکم هەیە لە 2007 بەخەم دروست کردووە ئیجازەمێ تا 2020 تازەم کردێتەوانێ کە هاتوون زادەڕەوی هاتووە بێ ئەوەی پرس بە هیچ کەسێک مارکەن ئەوەی ئیجازەی هەیە ئیجازەی وەکو یەک ڕوخانێتی تەلبەن و مەلبەن و دار و بەرد. شارەوانیە ئەیا بە کۆمپانیا یاڵە من لای شارەوانی ئەیا بە ناوی چیە بە جەماعەتی حکوومەت ئەڵێ ئێمە لای ئێمەنی ئەمە لە لای منیایی بۆ شتەکە بۆ بە گەرمێنە باشە ئێمە مانوەیەکیان لەمانە خۆیان ساکەنەوە بزانین قەرەبووی ئەم خەڵکە وازە من بێنە بەڵام فەقیری وای دیایە داماوە نانیوارە نییە بیخوا باخێکی کردووە چوار شتی دیاکات ئەم زەویانە ئەمانە نانانە تیجاری نین ئەم زەویانە ئەم زەویانە زەراعین لە بیستەکانەوە بەدەستیانوێ. خاوەنی ڕەز و باخەکان دەڵێن بەشی زیادەڕۆیی شارەوانی سلێمانی دەستی کردووە بە ڕوخاندنی دیواری باخەکان. پرۆژەکە هی کۆمپانیای سنترال پارکە و یەکەی نیشتەجێبوونە. ئەو هەوڵاتیانی کێشیان هەیە دەڵێن بەشێکیان مۆڵەتی شارەوانیشیان هەیە بەڵام گویان بۆ ناگیرێت. پەیوەندی بە شارەوانی سلێمانیەوە کرد بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون. وەکو ئەم کۆمپانیاش کە هاتوۆتە ئێرە زیاد لە 160 دۆنم ئەرزی داگیر کردووە بە نیسبەتێکی پارەی کەم نەپارەیاوەتەوە بەم خەڵکەی کە ئێسا ئەبێ بە جادە و بە خزمەتگوزاری و بە جادە بۆ ئەم کۆمپانیایە یعنی چەند ساڵە لە 2009 ئەم پرۆژەیە دەرچووە بۆ کەسێک نەها جادەیەک دروستکە ئەگەر لەبەر مەسلحەتی ئەم کۆمپانیانە بە ئێستا بۆ هێن بەدەمێوانێ. کۆمپانیەکانی وەبەرهێنان لە سلێمانی دەستیان بە دروستکردنی یەکەی نیشتەجێبوون کردووە. زەوی ئەو هەوڵاتیانەشی بەر پرۆژەکان دەکەون گرفتی قەرەبووکردنەوەیان هەیە. پرسیارەکەش ئەوەیە بۆچی هێندەی ئاسانکاری بۆ کۆمپانیەکان دەکرێت بۆ خاوەن زەوی باخەکان ناکرێت. پاشان دروستکردنی ئەم یەکە زۆرانە چی لە دۆخی هەژاران و کرێنشینان گۆڕیوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.